سەرنجی پێشنگ. هەفتەی شوبات 11 ساڵ بەر لە ئێستا و پاش خۆڕەشانە جەماوەریەکان لە چەند وڵاتێکی ناوچەکە کە بە بەهاری عەرەبی ناسرا توانرا کۆتایی بە دەسەڵاتی تاکراوی لە تونس و مسر بهێنێت و متمانە بە ئیرادەی جەماوەر چوو ئاستێکی باڵاوە. بۆ پیرۆزبایی لە جەماوەری ڕاپەڕێوی مسر لە هەفتەی شوباتی ساڵی 2011دا لە سلێمانی جەماوەرێکی زۆر لە ناوەندی شار لە بەردەرکی سەرا کۆبوونەوە. بە ئیلهام وەرگرتن لە دەستکەوتەکانی جەماوەری ناڕازی وڵاتانی تر و پیرۆزبایی لێیان خواستی کۆتایی هێنان بە دەسەڵاتدارانی کوردستان بووە دروشمی جەماوەری ناڕازی. بێزاری و تووڕەیی خەڵک لە دەسەڵاتی دوو حیزبی بنەماڵە جەماوەری ناڕازی بردەبەردەم بارەکای ئەو دوو حیزبە کە بە تونترین شێوە تا ئاستی تەقەکردن لە خۆپشاندەران وەڵامیان دانەوە. لەگەڵ ئەوەشدا جەماوەری ناڕازی پاشەکشەی نەکرد، بەڵکو بەردەوام بوون لە ناڕەزایەتی دەربڕین و خواستی چوونە دەرەوەی بارەکە چەکدارەکانیش بووە دروشمێکی سەرەکییان. وێرای مامەڵەی توندی دەسەڵاتداران و هێرش و پەلامەر بۆ سەر خۆپشاندەران توانرا 62 ڕۆژ لەسەر یەک کۆبوونەوەی جەماوەری لە سەرای ئازادی ئەنجام بدرێت تا دەسەڵاتداران بە زەبری چەک کۆبوونەوە جەماوەرەکەیان قەدەغە کرد. بۆ قسە و باسی زیاتر لەسەر هەفتەی شوبات و لایەنە جیاوازەکانی هۆکارەکانی ماناکەی دەرەنجام و لێکدانەوە لەسەری ئەم پێنجشەممەیە پێشنگ تیڤ لە 11مین ساڵ ڕۆژی هەفتەی شوباتە بەرنامەی تایبەت پێشکەشەکات. لەو بەرنامە تایبەتەدا بەشێک لە هەڵسوڕاوان و قسەکەرانی سەرای ئازادی وەک تاهیر حەسەن ئاسۆ کەمال حکمی چەکتان نەماوە ملت بڕیاریە و چیمەن قەرەداغی بەشدار دەبن. کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان لەگەڵمان بن. ئێوەرەتان باش بینەرانی یازیزی پێشنگ تیڤ. من بنار مستەفا خۆشحاڵم بۆ جارێکی تر هاتمۆلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشنگ تیڤ. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆ هەفتەی فێبریوەری 2022 تایبەتە بە یادکردنەوەی 11مین ساڵ ڕۆژی هەفتەی شوبات و ڕووداوەکانی ڕۆژانی دواتری. بۆ ئەم بەرنامە تایبەتە هەروەکو پێشتر ئاماژەمان پێدا کە کۆمەڵێک لە هەڵسوڕەوان و قسەکەرانی سەرای ئازادی 11 ساڵ بەر لە ئێستا گفتوگۆیان لەگەڵدا دەکەین و هەندێک لایەنی جیاوازی ئەو ڕۆژگارانە باز دەکەین. بەداخۆ بڕیار بوو ئاکۆی خەلیلزادەش بەشدار بێت لە گەڵمانە، بەڵام بە هۆیەکی تایبەتیەوە ئەمجارە نەتوانراوە بە هیوای لە بەرنامەکانی داهاتووتردا بتوانین قەرەبووی بکەینەوە. ئازیزان، یەکەم میوانی بەرنامەکانی ئەمڕۆمان ئاسۆ کەمالە کە یەکێک بوو لە قسەکەرانی سەرای ئازادی. ئاسۆ کەمال، ئێوارەت باش و سپاس کە توانیت ئەم ئێوارەیە لەگەڵمان بەشدار بیت. زۆر سپاس، منی زۆر خۆشحاڵم. ئەگەر لە پرسیارێکی سادەی گشتیەوە دەست پێ بکەین، ئەگەرچی ڕەنگە هەمومان بزانین هەفتەی شوبات چی بوو، بەڵام ئەگەر لە ئێوەی پرسم، ئێوە چی خوێندنەوەیەکتان بۆ هەیە؟ هەفتەی شوبات چی بوو؟ هەفتەی شوبات خرۆشانێ یان ڕاپەڕینێکی جەماوەری بوو لە کوردستانە کە پێشینەیەکی ناڕەزایەتەکانی پێشتری هەبوو لە کوردستان کە تقریبا لە 2007ەوە ناڕەزایەتی بۆ خزمەتگوزاریەکان بۆ ئاو، بۆ کارەبا، بۆ موچە، بۆ ئەم شتانە بەردەوام بوو. بەڵام لە ساڵی 2011 زەمین لەرزەیەکی سیاسی لەسەر جەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بوو کە شۆڕشەکانی میسر و تونس و وڵاتانی تری عەرەبی گرتەوە، ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتەوە. ئەمە ئومێدێکیە بە خەڵک کە بتوانێت ئاڵوگۆڕ لە سیستمە سیاسیەکانی سیستمی دیکتاتۆریەتی ئەو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بکە. بێگومان بەو زەختە زۆرەشی کە خەڵکی کوردستان بۆ 20 ساڵەژێر دەسەڵاتی یەکێتی پارتیە لەسەریان بوو لەلایەن میلیشیا چەکدارەکانی یەکێتی پارتیەوە، هەمان هەستی ئەوەی کە
ئەتوانێت خەڵک دەتوانێت ڕاپەڕێ بەرامبەر بە دەسەڵاتی دیکتاتۆری بەرامبەر بە میلیشیاکان بەرامبەر بە هێزی عسکەریەوانە ئەم ئومێدە سەر کوردستانیشی گرتەوە بۆیە ئەو ناڕزایەتیانەی پێشتر کە هەبوو چوونە ئاسێکی بەرزترەوە بچوونە ئاسی مەسلەی سیاست و ڕاوەستان بەرامبەر بە دەسەڵاتی یەکێتی و پارتی کە ئەمە یەکەم جار بوو خەڵکی کوردستان لە دوای 20 ساڵ بێنە سەر جادە بە هەزاران کەس دەیان هەزار کەس و داوای ڕوخانی دەسەڵاتی یەکێتی و پارتی بکەن ئەمە جیابوونەوەیەکی خەڵک بوو لە ئەو دوو حیزبە ناسیۆنالیستەی کە بۆ ماوەی 20 ساڵ بوو دەسەڵات و نفوزێکی گەورەیان هەبوو لە کوردستانە و هەموو مەدانەکانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریان خۆرەخ کردبوو بەرامبەر بەم گەندەڵیە بەرامبەر بەم سیستمە سەرمایه‌داریە کە لە کوردستانە بە شێوەیەکی زۆر هەراش بە شێوەیەکی زۆر تموتیش خەریکی کەڵەکردنی سەرمایە بوو خەریکی فەقیرکردن و هەژارکردنی خەڵک بوو لێسەنەوەی خزمەتگوزاریەکانی ئاو و کارەبا و تەندروستی ئەوانە بوو لە هەمان کاتە خەریکی سەرکوتی میلیشیایی و سەرکوتنی ئازادیە سیاسیەکان بوو ئەمانە هەمووی بوو نەمایی ئەوەی کە خەڵک لە پاڵ ئەو بچێتە پاڵ ئەو شەپۆلە لە شۆڕش و خۆپیشاندانەکان کە وەکوتم ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتەوە و بێگومان ئەمە یەکێک لەو زەمین لەرزانە بوو کە سەرمایه‌داری لە سەرەتای سەدەی 21 لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەم وڵاتانە تووشی هات بە بۆنەی ئەوەی کە بۆ ماوەی دەیان ساڵ نیولیبرالیزم کە لە هەشتاکانەوە هات بووە سەر دەسەڵاتوانە بۆ ماوەی 20 ساڵ خەریکی هەژارکردنی خەڵکی بەشی زۆری خەڵکی دنیا بوو و ئەمە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەت زۆر کاریگەریەکی زۆری کردە سەر ئاسی گوزەران و موچە و کار و بێکاریەکی زۆر بەرفراوانی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست کرد و ئەم ئەزمە ئابووری و سیاسی لە وڵاتانە تەقیەوە ئەم وەزعیەتە بە هەمان شێوەژۆک و باسم کرد کە سەرمایه‌داری کوردیش یەکێتی پارتی خەریکی ئەو بوون لە 2005 تقریبا لە 2003 لە دوای ئەوەی کە حکومەتی بەعز ڕووخا لە ژێر سای دەسەڵاتی ئەمریکایەوە بە پێی ئەو نەخشەی کە ئەمریکا هێنای بۆ دروستکردنەوەی عێراق و دروستکردنی دەوڵەتێکی ترانسناشنال لە عێراقا کە تەقسیم بووە بەسەر مجموعەیە میلیشیا بەسەر مجموعەیەک گروپی سێکتاریستی دینی و قومی ئەوانە ئەمانە هەمووی هەلومەرجێکی زۆر سەختی بۆ خەڵکی کوردستان و عێراق دروست کرد بۆیە لە 2011 وەکوتم سەرجەم ئەم فاکتەرانە بوو نەمایی ئەو تەقینەوە ناڕەزایەتیە کتوپڕێکە لە کوردستانە بینیبان کە حتمما ئەم زەمین لەرزانە هێشتا بەردەوامە ینی پرۆسەیەکە ئەمە کە بۆ نمونە لە ساڵەکانی دواتری 2011 بینیوانە لە 2016 2019 لە هەموو عێراقا لە شوێنەکانی تریژەمەمان بینیەوە و ئەم پرۆسەیە لە خەباتی چینایەتی لە بینی دەسەڵاتێک کە بە تەواوەتی خەریکی وێرانکردنی هەموو بنەماکانی ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە و خەریکی کەڵەکەیکی سەرمایی زۆر سەریع لە عێراقا هەموو ئەمانە ئەم حیزبانە بوون بە ملیاردێر و خەڵکیش لەولاوە ژمارەیەکی زۆر لە خەڵک بێکارن ڕادەی هەژاری لە ئاسێکی زۆر بەرزایە ئەمە تا ئێستا ئەم زەمینەی دروستبوونی ئەزمە و ناڕەزایەتی و تەقینەوە شۆڕژگەڕانەوە بەردەوام لە کوردستانە و لە سەرجەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ حەڤەی شوبات و 61 ڕۆژی دواتر کە جەماوەرێکی زۆر لە ناوەڕاستی شاری سلەیمانی لەسەرای ئازادی کۆبوون و لە چەند شار و شارۆچکەیەکی تری دەوروبەری ئاماژەتان بەوە کرد کە ئەمە لە درێژەی ڕاپەڕینێکا بوو کە لە وڵاتانی تری وەکو تونس و میسر و سووریا و لیبیا و ئەوە کە پێوترە بەهاری عەرەبی بەڵام لە وڵاتانە بۆ منە لە میسر دەسەڵاتی تاکڕەوی چەندین ساڵەی حزبوبارە کۆتایی هات لە تونس عینەش دەسەڵاتی دیکتاتۆری ئەوێ کۆتایی هات بەڵام لە کوردستان هەمان دەسەڵات تا ئێستا ئیدامەی هەیە ئەتوانین بڵین کە ئایا حەڤەی شوبات هیچ دەستکەوتێکی بوو بە بۆچوونیەوە وەکوتم ئەمە پرۆسەیەکە بە تەنها بۆ نمونە لە یەک خاڵە بڵێن ناتوانین دەستکەوتەکانی یان شکستەکانی کۆ بکەینەوە
پرۆسەیەک لە خەباتی چینایەتێکە لەم وڵاتانە خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە بەرامبەر دەسەڵاتێک کە هەیە بەرگریەکەن بەرگری لە ژیانەکەن مقاومەتەکەن لە بەرامبەر ئەو هەموو بێکاری و برسێتی و نەهامەتیە سەرکوتی ئازادی کە بەرامبەر بە خەڵک ئەکرێت بۆیە لەوانەیە لە بۆ نمونە لە حەڤەی شوباتە دەستکەوتێکی وا گەورە لە کوردستانە نابینین کە بڵێ ئاڵگۆڕێکی سیاسی بۆ وەکو ئەمەی لە میسرا بوو یان لە تونسا بوو یان لەوانە کاوانیش بە جۆرێک دواتر ینی بەشێکی لێ سنرایەوە لە خەڵک ئەو دەستکەوتانە سنرایەوە بەڵام لەبەرەوەی کە جیاوازیەکان لەم کۆمەلگایانە بۆ نمونە کۆمەلگای کوردستان وەکو کۆمەلگایکی سەرمایه‌داری بڵێن تازە کەوتووە سەرپێی خۆی لە ژێردەسی دەسەڵاتی یەکێتی و پارتی و حکوومەتی عێراقا جیاوازیەکی هەیە لە چاو ئەو پێکهاتە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەی کە لە میسر یان لە تونسا هەیە و جیاوازی هەیە لە بینی خەباتی چینایەتی لە وڵاتانە لەگەڵ خەباتی چینایەتی لە کوردستانە بۆ نمونە کرێکاران لە وڵاتانە بۆ نمونە تونس یەکێتێکی سەراسەری هەیە کە دەورێکی زۆر سەرەکی هەبووە تا ئێستا لە هەموو ئەو شۆڕش و خۆپیشانانانە یان ئەو ناڕەزایەتیانی کە لە تونسا بەردەوامە و ئەمانە دەستکەوتەکانی دیارە دەستکەوتێک کە هێناویانە بۆ بڵین خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەرامبەر بە دەسەڵاتی بۆرژوازی لە تونسا یان بۆ نمونە لە میسریشا بە هەمان شێشن چینی کرێکار لەوێ تەجروبەیەکی مێژویی هەیە لە مەسەلەی مانگرتنەکان ڕێکراوە کرێکاریەکان ئەمانە هەمووی تەسیری هەیە لەسەرەوەی دەستکەوتت چی بێ لەم خەباتە سیاسیانە یان لەم ڕاپەڕینانە لە کوردستان ئەبینین کە لە دوای 2011 ئومێد بەوەی کە ئەتوانی بەرامبەر بە یەکێتی و پارتی بوەستیتەوە ئومێد بەوەی کە ئەگەر هێز بێنی تەمەیدان ئەتوانی فشار بێنی دەتوانی یەکێتی و پارتی لەو بێدەنگیەی پێش 2011 تێپەڕیوە و ئێستا ئەترسێ لە دەسەڵاتە ئەگەر پرسم ئەم ئومێدە ئێستا چۆن بەدی ئەکرێت ئێمە بینین بۆ نمونە لە هەموو ساڵێک ئابینین تەقینەوەیەک بە شێوەی هاتنە مەیدانی گەنجان سووتانی بارگای حیزبە دەسەڵاتدارەکان و حیزبەکانی تری بەناو ئۆپۆزیسیۆن ئەوانە مانگرتنی چەند مانگی لەسەر جادە ئەمانە هەمووی درێژەی هەبووە یعنی ئەمە نیشانەیە کە ئاڵوگۆڕێک کە حەڤەی شوبات هێنایە پێشەوە لە مەسلەی ئەوەی کە خەڵک بێتە سەر جادا بێت داوای مافەکانی خۆی بکە ئەمە تەنها وەسیلەیەکە بۆ فشارخستنە سەر دەسەڵاتێکی میلیشیایی وەکو یەکێتی و پارتی کە جوابی هیچ شتێک داهێنەوە یان بەتەقە جوابی هەموو داخوازیەکەێنەوە خەڵک لەم منطقی هێزە تێگەیشتووە لە کوردستانە و ئەمە شتێکە کە ئێمە لە حەڤەی شوبات ئاڵوگۆڕە سەرەکیەکەیە بینین کە ڕوئەیە لە بینی ئەوانە دواتریش لە نەتیجەوەی کە لە حەڤەی شوباتا بەداخەوە یەکێک لەو شکستە گەورانەی کە بەسەر ئەم حرەکەتە شۆڕژگەڕانەی خەڵکە هات ئەویشەوە بوو کە ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی کە گۆڕان و ئیسلامیەکان ئەوان توانیان ئەو قاڵبە بن بە ناڕەزایەتیەکان یان ناڕەزایەتی خواستەکان لەو قاڵبا کۆبکەنەوە کە بێ بە پاکێجی چاکردن و چاکردنی دەسەڵات یان ئەوەی پێڵێن پاکێجی چاکسازی یەکێتی چاکسازیکردنی دەسەڵات ئەمەش هەروەها لەژێر ینی دوای تەجروبەی حەڤەی شوبات کە ئەم شکستە خورا لەلایەن ئەم باوەڕبوون بە گۆڕانەوە باوەڕبوون بە ئیسلامیەکان باوەڕبوون بەونەوە عەلا چاکسازیکردنی دەسەڵات و نەفتێک چاکردن و دابەشکردنەوەی داهات لە بینی حیزبە بۆرژوازیەکانی کە لە ساحەی سیاسی کوردستانە هەن لە دەسەڵاتان یان لە پەرلەمانان ئەم لە نەتیجەی شکستەکەی حەڤەی شوبات ئەمەش تاقی بۆ کە جارێکتر ئومێدکردن بە چاکسازی لەم دەسەڵاتە بە دابەشکردنەوەی دەسەڵاتەکان بە پاکێجی ڕیفۆرمی ئەم دەسەڵاتە ئەمانەش هەمووی جێگای شکستی گەورەن جێگای ئەوەن کە ئەبێت خەڵک خۆی لێجیاکاتەوە خۆی لەم تەوەهومە بەوەی کە لەم ڕێگەیەوە تۆ توانیت ئاڵوگۆڕی سیاسی و ئابووری لە وەزعی خەڵکی کرێکار و زەحمەتکێشا بکەی لە کوردستان ئەمە جارێکترەمەی بۆ دووپات کردینەوە و لە تەجروبەکانی دواترە ئایبینین کە چەند خەڵک ئەمەی هەزم کردووە بۆ نمونە تۆ شعاری
نابۆ دەسەڵاتی ستەمکار و نابۆ ئۆپۆزیسیۆنی ساختە و نابۆ پەرلەمانی کارتۆنی ئەومان نابینی لە چاو کە ئەمە زۆر جیاوازە لە چاو ئەو دروشمانەی کە لە حەڤەی شوباتە هێشتا ئومێد بە گۆڕان و بە ئیسلامیەکان و بە چاکسازی و پاکێزی چاکسازی و ئەم شتانە هەیە بۆ ئێمە یەک پرۆسەیە بە بڕای من لە خەڵاتی چینایەتە کە چینی ئێمە چەند ئامادە بێ ئەوە ناتوانێت بڕاتە پێشەوە نتوانێت فشار لەسەر دەسەڵاتدانێ و لە تەجروبەکەشا فێرە بێت چۆن خۆی لەو ئەحزابانەی تر کە بەلاڕێیا بن داخوازیەکانی ئەوان ئەگەرن وەکو ئەسپی تەروادە بۆی کە بڕۆنە ناو دەسەڵاتەوە پێی بڕۆن حسەیەک وەرگرن لەم دەسەڵاتە و بتوان مجموعەیە کورسی پەرلەمان مجموعەیەک پۆستی وەزاریەوانە و وەکو ئەوان بەشدار بن لەو بودجە و داهات و سەرچاوە سامانیانی کە لە کوردستانە هەیە و ئەم حیزانەی پێ دەوڵەمەند ئەمانە هەمووی وەکوتم پرۆسەیەک پیشانە ینی شکست و سەرکەوتنەکانە بێت لەم پرۆسەیە بینینەوە لە چەند ساڵی ڕابردووە لە 11 ساڵی ڕابردووە لێرە ئەتوانین تێبگەینەوەی چه سیستمێک کارەکە و ئێمە چۆن هەوڵمان ناوە بیگۆڕین لە کوردستانە هەڤەی شوبات چ دەورێکی هەبووە لە ئەم بیرۆکەی گۆڕانی دەسەڵاتە و ئایا ئێمە چیمان توانیوە بکەین ئەمانە پێویستی بە هاوسەنگانی ئێمە هەیە پێویستی بەجارێکتر وردبوونەوە لەو ئاڵ و گۆڕانی کە لە کوردستانە ڕوویاوە لەم 11 ساڵی ڕابردووە و ئێمە لە بەرامبەر چ دوژمنێکە هەین وە چۆن نتوانین شکستی پێبێنین بەدیلی ئێمە بێ بەرامبەر بەم دەسەڵاتە چی بێ ئەمانە مەسائلێکن کە هەموو کات لە حەڤەی شوباتە یەتەوە پێشمان و زۆر گرنگە ئێمە لەم تەجروبانەوە فێر ببین کە بزانین ئایا حەڤەی شوبات چ جێگە و ڕێگایەکی هەبوو و چ ئایندەیەک پیشانی ئێمایە تەجروبەکانی بۆ دو پرسیارەگەر بگەڕێنەوە بۆ ئەو ڕۆژگارانەی حەڤەی شوبات و ڕۆژانی دواتر کە ئێوە خۆتان لەوێ ئامادە بوون و چەندین وتارتان پێشکەش کرد سەرەکیترین یادگاریەکان کە لەو ڕۆژانەدا بوتان و کە وەک دەستکەوتێک بکرێ بۆ ئایندە سوودی لێوەربگرین لە ناو ئاپۆڕی جەماوەری خەڵکدا چین بە بۆچوونیەوە بڕای من گرنگترێشت بۆ ئێمە بەتابەت کۆمۆنیستەکان کە لەوێ بەشێک بووین لە ئەنجومەنی ئازادی و لە مەیدانی ئازادیەکانی سلێمانی و شارەکانی ترە بەشداریمانە کرد پەیوەندیمان بوو بە جەماوەرەوە ئێمە لە دوای ماوەیەکی زۆر دابڕان لەمە جارێکی تر لە مەیدانێکی سیاسیا لە حرەکەیەکی سیاسیا ئەم پەیوەندیەمان لەگەڵ خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستانە پیا کردەوە لەگەڵ گەڕەکەکانە لەگەڵ ئەو خەڵکانی کە هاتن بۆ مەیدانی ئازادی لەو شوێنانە پیا کردەوە و لێرە تێگەیشتین کە چ کەلێنێکی گەورە چ دابڕانێکی گەورە لە بینی ئێمە و خەڵکا هەیە و چۆن پێویستە کاکە ئێمە جارێکی تر ئەم بزوتنەوە جەماوەری و ئەم خەڵکە ناڕازیە بتوانین جارێکتر لەگەڵیانە تێکەڵاو بین بچینە ناو ناڕزایەتەکانە بچێن ناو شوێنی ژیان و نیشتەجێبوونەوە و لێرەوە بتوانین هەوڵ بین ڕێکیان خینەوە بەداخەوە ئەو فرسەتە کورتانە ڕێگە نایەکە بە تەواوەتی تۆ بتوانیت وەکو هێزێکی سیاسی تێکەڵاوبی لەگەڵ هەموو جەماوەرەکەتا بەڵکووە بێت تەجروبەی لێوەرگرین کە بزانین لەو کاتانە ئەو نەقسە گەورەیە ئەو کەم و کوڕێ گەورە کە لە بینی ئێمە ئەوانە هەبوو بتوانین پڕکەینەوە مەسلەیەکی تریان ئەو بوو لە کۆمونیستەکان ئەو کاتە بەبێ گوێدانە ئەوەی کە لە چ گروپێکەوە هاتووی لە کۆ هاتووی پێکەوە کۆبووینەوە هەرچۆن لە شوراکان ئاوامان کرد پێویستە ئەمە نیشانە کە بالفعل ئەو دابەژبوونەی ئێستا ئەمەیەکە لە زیانە گەورەکانە کە لە کاتی ڕاپەڕینەکانیان لە کاتی حەڤەی شوباتە زیاتر هەستمان پێکرد بۆیە زووتر چوینەوە پاڵەوەی کە پلاتفۆرمێکی کۆمۆنیستەکانمان پێکەنە بۆ ئەو داخوازیانەکە کۆکەینەوە ئەمانە هەمووی نیشانە کە هەموو کاتێک ئەم شتانە لە خوارەوە هەیە یەکێک لە یادگاریە خۆشەکانیش ڕۆژی 8 مارس بوو ئێمە ئەو ڕۆژە شارمان هێنا بۆ ئیسلامیەکان بۆ گۆڕان کە ئەو ڕۆژە هەمووی پێ بە ڕۆژێک کە ژنا خۆیان بەڕێوی بەرن 8 مارس و لەوێ ئێمە چوین لە مەیدانەکە دیفامان لەوە کرد کە هەموو تارەکان تایبەت بێ بە 8 مارس لە ژنان قسە بکەن و ئەم ڕوخسارە لە بەرامبەر ئیسلامیەکانە کە دایمە ئەیانویست کە گۆڕانیش پشتیوانیانە کردیان و ژنان جیاکەنەوە لە مەیدانی ناڕزایەتەکانە حتا دیواریان دانا لە بینی ژن و پیاوە و ئەمانە شتێکن کە جێگای شانازین بۆ ئێمە لەو ڕۆژانە توانیمان بەرامبەر بە دەسەڵاتێکی سەرکوتگەر
لەگەڵ خەڵکی خۆمان لەگەڵ خەڵکی تێکار و زەحمەتکێشە لە مەیدانە ڕابوەستین و پەیامی ئازادی و یەکسانی لەو مەیدانانە بە خەڵک بگەێنین و ئەمە ئومێدێکە هەمیشە نیشانیان نمونەیەکە لەوەی کە ئێمە ئەو تواناییەمان هەیە کە بڕۆینە مەیدان خەڵکی خۆمان بچینە مەیدان کۆ ببینەوە و بتوانین ئەم دەسەڵاتە بڕوخێنین هەر چۆن بە ئاسمان ڕوخان دەسەڵاتێکی پارتیش بەم شێوەیە ڕابماڵی. ئەگەرچی وتم دو پرسیارە بەڵام سەرنجی یەکێک لە بینەرەکان هاتووە کە بە گرنگی دەزانم ئاراستەی ئێوەیکەم بۆ حکومەکە ئێوە خۆتان لەوێ بەشدار بوون ئەگەرچی کۆمنتەکە بڕێک درێژە بەڵام من ئەگەر کورتی کەم بە پێوەی کە لی تێگەیشتم ئەڵێ هەڵە بوو کۆمەنیستەکان بەشداریان کرد لەگەڵ ئیسلامگەرەکان و ئەو بە شەش کە لە یەکێتی جابوو بۆیەوە و ئەمە پێشتریش لە شۆڕشەکانی ئێراندا بینراوە کاتێک کۆمستەکان خۆ نەتوان ئەم کارە بکەن بەڵام لە پاڵ وەستانی ئیسلامیەکاندا دواتر بە زیانیان دەشکێتەوە ئەگەر دروست لە کۆمنتی سەرنجی ئەو بینەرە تێگەیشت بێتم سەرنجی ئێوە لەسەرم کۆمنتە ئایا هەرجار لەو پرسیارەشەوە فعلا یعنی کۆمستەکان و ئیسلامیەکان ئاماژدارانە پێکەوە چوون کارێکی وەها بکەن؟ تێگەیشتێکی هەڵە هەیە لەسەر شۆڕش و ڕاپەڕینەکان پێیان وایە بۆ منە گروپێکی کۆمونیستن خەریکن شۆڕش دروستەکەن یان گروپێکی ئیسلامین خەریکن شۆڕش دروستەکەن حەفەیش و باد و هەموو ئەو خۆپشاندان و شۆڕشانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەبوو زەمینەکانیم باس کرد هیچی لە نە بەرنامەی ئێمە نە ئیرادەی ئێمە لە بشتانەوە نەهاتبوو بەڵکو خەڵک بوون لە نەتیجەی ئەو خەباتی کە هەیەە بەرامبەر بەردەسەڵات خەباتێکی چینایەتی واقعی هەیە لە کۆمەلگایە ئەتەقێتەوە ئەحزابی سیاسیە چن لەوێ دەورە گێڕن بەداخەوە لەو کاتاکە وەکو وتم ئێمەی کۆمونیستەکان لەبەر پەرش و بڵاوی لەبەر کەمی نفوزمان پەیوەندیمان بە جەماوەرەوە نەبوونی ڕێکخراوە جەماوەریەکان نەبوونی ئامادەی ینی ئامادە نەبوونی چینیکار هەمووەمانەوەیان کرد کە ئەحزابی ئیسلامی و ئەحزابی بۆرژوازی ڕفۆرمیست وەکو گۆڕانەوانە ئەوان هێزیان هەبوو بێن لەگەڵ ئەو ناڕزایەتی خەڵکە بتوانن بەکاری بێنن بتوانن ڕێگەنێن کە بۆ نمونە نوێنەرانی واقعی ناڕزایەتەکان و حەبەش بات خۆیان بچن لەگەڵ دەسەڵاتە خەریکی ململانیە و خستنە ڕووی خواستەکانیان بن ئەوان خۆیان کرد بە دەمڕاستی ئەوە و طبعا ئەو کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی چینایەتی و سیاسیە هەموو حیزبەکان بەشداریەکەن لەو ململانە سیاسیەکە هەیە بۆیە تۆ ناتوانیت وەکو کۆمونیست بڵێ من خۆم لەمانە پاکەکەمەوە لەم خەباتە سیاسی و ڕاپەڕینە سیاسیانە یەم وەکو گروپێک با ئەگەر ئیسلامی تیابێ لە ناو خۆپشاندانەکە من خۆم جاکەمەوە و با ناڕزایەتەکان هەمووی بڕوە بادەم ئیسلامیەکان دەسەڵاتیان تیا هەیە ناڕزایەتەکان بڕاتە جێگەسی ئیسلامیەکانەوە ئەمە پاسیفیزمێکە ئەمە نەوعێک لە بێ ئومێدی و بێ هیچ نەکردنە بە بڕوای من کە ئێمە پێویستەکان لەو شوێنانەی کە خەڵک گێنە مەیدان ناڕزایەتی دەرەبڕن ئەوانە خەڵکی کرێکار زەحمەتکێشن بە پێچەوانەوە بێ ئێمە لە پێشەوە ببین و لەو تەجروبە فێریان بکەین کە ئیسلامیەکان چ دەورێکیان هەیە بۆ نمونە ئێمە هەر لەو ڕۆژانە بەرامبەر بە سازشی گۆڕان و ئیسلامیەکان لە هەموو شوێنەکان قسەمانە کرد لە ئەنجومەنی ئازادیە قسەمان کرد بن لە کەناڵی کێنیان خۆیانەوە قسەم کرد لە دژی ئەو سازشکردنە لەسەر لەگەڵ دەسەڵاتە بە ناوی خەڵکەوە لەوەیە کە ململانەی سیاسی لەم خەباتە سیاسیا دەرەکەوێت لەو خەباتەیە تۆتوانی خەڵکی کرێکار زەحمەتکێش بەلای خۆتا بێنی ڕادیکاڵیان کەیتەوە بێنی زیاتر خۆیان ببن بە نوێنەری خۆیان ڕێگەنێن کە ئیسلامیەکان نوێژی جومعە لەبەر سەرایە بکەن ڕێگەنەیە کە گۆڕانەکان بڕۆن بە ناوی خەڵکەوە پاکێجی چاکسازیەکەیان بەرن و ئەمە بکەن بە دەستکەوتی ڕاپەڕین و خۆپشاندانی هەبەی شوباتوانە ئەمە ململانەی سیاسیە تۆ ناتوانێت خۆتی لێ دوور خەیتەوە و بڕۆیتەوە ماڵی خۆت دانیشی هەر کاتێ هەموو خەڵکی کرێکار زەحمەتکێش بۆ سۆشیالیزم هاتنە مەیدان ئەو کاتە تۆ بڕۆی بڵێیتە ئەو کاتە ئەمە چیرۆکێکە نەوعێک لە سۆشیالیزمە کە چیرۆکێکە بەڕاستی هیچی لە واقعیاتان نییە خەڵک بە ئەو فاکتەرە سیاسی و ئابوووریانەی کە ژیانی ناڕەحەتەکە یەتە مەیدان و ئێمە کۆمونیستەکانە بێ بڕۆین لەو شوێنانە هەر ئەحزابێکی تر هەبێ هەوڵ بین ئەوانە بخینە لاوە ئەو ئەحزاب بۆرژوازیانە بخینە لاوە و هەموو چینەکەی خۆمان بۆ ئەو ڕاپەڕینە کە بتوانێت بە ئامانجەکانی خۆی بگە ئەو دەستکەوتانە بەدەستبێنێت کە بۆی ڕاپەڕیەوە کە خەباتی بۆکە توانین ئێمە لە بەرامبەر
ئەحزابی بۆرژوازیە ئەم شتانە پێشڕە و ئەم شتانەی کە کرێکارین ئەم شتانەی کە دیفاع لە ژیانی خوان ئەمانە پسەپێنین و ڕێگەنین بە پێچەوانەوە لەو خەباتە سیاسیە دەرەکەوێت کە ئایا تۆ هێزیەوەت هەیە ڕێگەنەیە کە ئیسلامیەکان و گۆڕان وەمانە بێن ئەم خەباتەی خەڵکیش بەلا ڕێیابەرن ئەوە مەیدانی ململانیە ئەوە مەیدانی کۆمۆنیستەکانەکە بێ حزوریان هەبێ بەڵامی ترەوەی جێباتەوە چێن هەیباتەوە پەیوەندی بە هێز و ئەو فاکتەرانەی ترەوە کە باس بەڵام بابەتێکی درنگ و پێم خۆش بوو لەسەرمە زیاتر قسەکەین بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکانمان کەمە و بابەتی زۆریش ماوە تاوتوێکەی ئاسۆ کەمال یەکێک لە وتاربێژان و بەشداربووانی حەڤەی شوبات زۆر سپاس کە ئەم دەرفەتت پێدان و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. ئازیزان چەند گرتە ڤیدیۆیەکی سەردەمی حەڤەی شوبات و ڕۆژانی دواتر دەبینین و پاشان بەردەوام دەبین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان. ساحي تحريرة مبارك النبيلة سنة ساحي تحريرة مبارك النبيلة آزادی یەکسانی بۆ دەرەوە بەرزانی آزادی یەکسانی بۆ دەرەوە بەرزانی گوا بکوژانی ڕێژوان ئێوەی تاوانچیان گوا بکوژانی ڕێژوان ئێوەی تاوانچیان خەڵکی کوردستان بۆنی شۆڕشیان کردووە ئەم شۆڕشە نەوەکانی خۆی لە مەناو قازی و شێخ و دەرەبەگەوە وەرناگرێ نەوەکانی خۆی لە فەیسبوک ئەنتەرنێت زانکۆکان کارگەکان گەڕەکەکانی ئەم شۆڕشە بۆمان کار ئازادی دەسەڵاتدارەتی جەماوەریە بشی خۆ پیشاندان نەمان بۆ دەسەڵاتی سەرمایەداری جیهانی چونە دەرەوەی بارەگا چەکارەکانە هەڵۆشانەوەی هێزمی نیشایە هەڵۆشانەوەی زێرفانە هەڵۆشانەوەی دەستگای زانیاریە دەستگای پاراستنە ئەمانە ئەگەر چەکیان لێ خەری نازانن سیاسەت بۆ ئەوەی بتوانین ئەم ڕاپەڕینە بە ئامانجی خۆی بکە ڕاپەڕین هەموو پێکەوە بڵێن نانکار ئازادی ئەی ئەو کەسانی پەنجەتان لەسەر پەرەپیتکەی چەکەکانتان داناوە بەڵام ئایا دەزانن بۆچی ئەو دیوارە لە بینی ئێمە و ئێوەیە ئایا دەزانن لە کۆڵانێکا پێکەواژین ئێوە دەزانن ئەی چەکدارەکان ئەی هێزی پێشمەرگە ئەی ئاسایش ئێوە ئەزانن ئێمە دراوسەیەکین ئێوە ئەزانن مناڵەکانمان لە مەکتەب لەسەر یەک کورسی دانیشن ئێوە ئەزانن مناڵەکانی ئێمە و ئێوە یەک مامۆستایان هەیە بۆچی وا دوورن لە ئێمە بۆچی تەقەمان لێ یەکەن هەتا کەی پارێزگاری لە دەسەڵاتێکەکەن بینەرانی عزیز بەرنامەی تایبەتمان سەبارەت بە حەڤەی شوبات و ڕۆژانی دواتری بەردەوامە ئێستا ژێکێکی تر لە بەشداربووانی ئەو ڕۆژگارانە چیمەن کەریم قەرەداخیە ئێوەرەت باش چیمەن کەریم و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. ئێوارەی ئێوە باش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەگەر لەو پرسیارە لەگەڵ ئێوە دەست پێ بکەم لەبەرەوەی کە ئێوەش خۆتان لەوێ ئامادە بوون لە سەرای ئازادی سەرەکی ترین یادگاریەکانی ئەو ڕۆژگارانە بۆ ئێوە چین؟ یادگاری زۆرە ئەو ڕۆژانە لەبەرەوە ئێمە ڕۆژانێکی دوور و درێژ لەوێ بووین هاوڕێیان لەوێ کۆبوو بووینەوە لە ناو خەڵکاوە خۆشترین و سەرەکی ترین یادگار ڕۆژی 8 مارس بوو کە ئێمە توانیمان لەگەڵ چەندین ڕێکخراوی مەدەنی کۆ ببینەوە و دوای ئەوە بەیانی 8 مارس ئێمە بتوانین بینووسین و بڵاوی کەینەوە لەوێ. دوای ئەوە ئێمە توانیمان ڕۆژێک پێش 8 مارس قسە لەگەڵ جەماوەر بکەین و جەماوەرەکە لەوێ بوون هەموو ئیتر وەکو یەک وا بوون هەمویان لەگەڵ بەیەکەوە بووین یەک دەنگمان هەبوو. مەبەستم چینی کرێکار و هەژار و خەڵکانێکە کە دوور لە ئەحزاب
لەویا کۆبوو بوونەوە ئەو خەڵکە سادانە کە لە ناعەدالەتیە هاتبوونە سەر جادە لەگەڵ ئێمە بوون ئەوانە هەموو کۆبوونەوە وەکو ڕێکخستن ڕێکمان خست کە ڕۆژی ژنان بەشداری بکەن لێ ژنان بیبەن بەڕێوە ئەوە بوو ئیتر کە ئێمە بەیانی 8 مارسمان خوێندەوە من خۆم خوێندمەوە بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی کە لەویا ئیسلامی و گۆڕان بڵێت و نەڵێت ئەوە زلهێز بوون لە چاو ئێمە لە چاو ئەو جەماوەرا کە لەگەڵ ئێمە بوون ئەوە بوو میدیا بەدەست ئەوان بوو میدیا بەدەست ئەوان بوو ئەوە بوو تەلەڤیزیۆن و ئەم شتانە هەتا بەیانەکە دەرخرا کە خوێنرایەوە بەڵام لەو کاتەشا کە بەیانەکە خوێنرایەوە کردیان بەگەڕە لاوژە و کەسێکیان هێنایە بەردەمی من کەسێکە ڕێگەنێت بەو شێوەیە یعنی بەڵام ئێمە پەیامی خۆمانمان گەیان ئێمە لەگەڵ خەڵکا بووین یەکێ لە یادگارەکانم ئەوەیە ئامادەتان بە 8 مارس کرد بەڵام ئەگەر بە فراوانتر سەبارەت بە ڕۆڵی ژنان لە حەوەی شوبات و ڕۆژانی دواتر لە سەرای ئازادی و لەو بزوتنەوە ناڕەزاتی جەماوەرەدا بپرسن بە بۆچوونی ئێوەیان بە پێی دیتن و هەڵسەنگاندنی ئێوە و هەڵسوڕاوی بزوتنەوە یەکسانی خوازی ژنان چۆن دەبینن چۆن هەڵی دەسەنگێنن وەکو ژنان وەکو هەڵسەنگاندن من زۆر دڵخۆشم بەوەی کە ژنانێکی زۆر بەشدار بوون یعنی زیاد لەوەی کە من چاوەڕێ ئەوەم ناکرد بەو شێوەیە بێت ئەمەنە ژنی لێ بوو هەبوو ئەچوو بۆ دائیرە بەیانی دوای نیۆڕۆ لەگەڵ ئێمە بوو ئەهاتنە ئەوێ دائنیشتن یعنی حزوریان هەبوو ئێمەش حزورمان کە هەبوو چوو بووینە ناوەوە لەگەڵ ئەوانە ئەوە نەبوو کە بچین شوێنێکی کە بگرین ئێمە لە ڕیزی جەماوەر بووین لە ڕیزی ژنان بووین ژنان حزوری چاکیان هەبوو و چەندین کەسیش هەبوو قسەکەر بوون ئێمە ئەوە بوو بەشدار بووین ئێوارانە چوین لە کۆبوونەوەکانە بەشداریمانە کرد خۆمان بۆ سبێنێکە چ بەرنامەیە دانین چۆن بیبین بەڕێوە ئەمانەمانە کرد بەڵام حزوری ژنان زۆر چاک بوو ژنان پەیامی خۆیانیان هەبوو ژنان هاتن بۆ خۆیان شتیانە خوێندەوە ناڕەزایەتیان هەبوو ناڕەزایەتێکی زۆر ئیتر ئەوەی کە ئەو معاناتی کە من لەو کاتا لە ژنان بینیومە لە دوورەوە نابێترێت ناخوێنرێتەوە کە ئەچیتە ناویان اینجا ئەزانی ئەم ژنانە چ معاناتێکیانێ نەبوونی داماوی بێکارەبایی بێپارەیی ڕەش و ڕووتی برسێتی ئەمانە هەموو معاناتی ژنانی ئەو سەرای ئازادی بوو ئەی بە شێوەیەکی گشتی خەڵک کە لە سەرای ئازادی کۆ دەبوونەوە چەندێ ئومێدیان هەبوو بەوەی کە بگەن بەو ئامانجێکنی کە لە پێناوی داهاتبوونە سەر شەقام و ڕوبەڕووی هێزە ئەمنیەکانی دەسەڵات ببنەوە بەداخەوە ئەوە بوو هێزە ئەمنیەکان هەر لە سەرەتاوە بە کوشتار دەستیان پێ کرد ئەوە بوو چەندین کەسیان کوشت و خوێن ڕژرا لەو ناوە هەرچەند کەسوکاری ئەو کوژراوانش کە ڕۆژانە ئەهاتن لەویا بوون ڕۆژانە ئەهاتن بەڵام چاوترسانێکیان دروست کرده بوو بەڵام خەڵک هەر ئومێدی هەبوو خەڵک ئومێدی هەبوو بەداخەوە ئومێدەکان بەلاڕێیا برا ئەوە بوو پاشماوەیە ڕێکەوتن کرا لەسەر حسابی ئەم خەڵکە کە لەویا کۆبوو بوونەوە خەڵکانێکی مانونەناس زەحمەتکێش کە کۆبوونەوە 62 ڕۆژ زۆرە خەڵک لە لادەکانەوە بە پێ ئاهات ئەوە بوو نەتوانی بگەڕێنەوە ئەوە بوو چادرمان بۆ هەڵان کە بازێ بمێنێتەوەی کە ناتوانێت بڕوا خەڵک خواردنێ هێنا و زۆرێکێتێکی باش دۆستانە لە بینیانە هەبوو بەڵامەوە بوو ئێوارەیەکیان کە هەتا ڕۆشتین کۆبوونەوە بکەین خەبەریان هێنا وتیان ئەوە چادرەکانیان سووتان هاتن بە هێزی چەک و بەچی خەڵکەکان ڕاونا و چادرەکانیان سووتان گەورەترین دەرسەکانی حەوەی شوبات و ڕۆژانی دواتری ئەگەر لە ڕوانگەی ئەمڕۆوە بۆ ڕۆژگاری ئەمڕۆ تەماشای بکەین بە بۆچوونی ئێوە چین گرنگترین دەرسەکانی ئەو ڕۆژگارانە بەلای منەوە ئەزمونێکی زۆر باش بوو بۆ خەڵک لەبەرەوەی خەڵک ئیتر چیتر هەڵ نەخەڵەتێ بە فەرعێک کە لە
حیزبێکی دەستەڵاتەوە ناعادل جیابۆتەوە هاتووە ئەم خەڵکە دوای ئەکەوێت خەڵکانێکی زۆر ئەوە ئێستا خۆیان یەکلایی کردوێتەوە ئەزانن ئەوە ئەزمونێکی زۆر باش بوو دوای ئەوە مەسائیلی بەدینیکردنی ئەو خەڵکانە هێنانی مەسەلەن ڕۆژی جومعە جەماعەت و ئەمانە هەرگیز ئێمە لەگەڵ ئەوانە بووین بەڵام ئێمە لەگەڵ جەماوەرا بووین ئێمە پشتی ئەو جەماوەرەمان گرتە بوو ئەوانە بەڕێی من کە ئەوەیان ئەکرد ڕێکخراوە بوون و مەجموعەیەکی کەم بوون زۆر نەبوون بەس خەڵک شەقام ڕەشی ئەکردەوە بەڵام سەیرەکرد لە ڕۆژی جومعە بەتاڵ بوو بەتاڵیانە کرد ئەمانە هەموو ئەزمون بوون کە خەڵک پشت نەبەستێ ئیتر بەمانە بە هیچ شێوەیە جەماوەر ئەبێ خۆی هەستێ خۆی داوا بکە هەروەکو هێزی شوراکان کە هەمان بوو کاتی خۆی ئەبێت جەماوەر خۆی بچێتە پێشەوە بە پشتیوانی هیچ کەسێ لەبەرەوەی هەر ئەوانەی کە پشتیوانیان کرد چوونە سەر مێزی مزاکەرە و دانیشتن و چوونەوە ناوێت وەکو دوا پرسیار بپرسم کە چی یادگاریەکی تر بە گرنگی دەزاننی ئەو ڕۆژگارانە ئاماژەی پێ بدەن پێشکۆتای هاتنین بەرنامە ئێمە یادگاری زۆر هەیە ناخۆش کە سوکاری ئەوانە بوون کە گیانیان بەخت کرد بەداخەوە ئەوانە یادگاریە ناخۆشەکانە یادگاری چاکیش ئەوەیە کە ئێمە تێکەڵاو بووین بە جەماوەر تێکەڵاو بووین بە خەڵکی ناڕازی کوردستان بە ژنان بە ئیتر کۆمەڵانێ خەڵکی زۆر باشمان ناسی لەوێ خەڵکان باوەڕیان پێکردین هاتنە پێشەوە لێمان ئەوە بوو کە ئەو شوێنە بوو بە وەکو ماڵمان بە ڕۆژانە بەیانی ڕۆشتی نێوارە گەڕێنەوە لەوێ دانیشتن هەتا ئەگەر ڕۆژێ دەرنەکەوتینایە مەسەلەن چوونە بۆ هەڵەبجە بۆ شوێنێکی کە دوای هەواڵیانە پرسین ئەوە لەکوێ بووی دوێنێ بۆچی دیار نەبوون ئەو یادگاریانە دوایەوە خەڵک زۆر بە دۆستانە هاتە پێشەوە لە ئێمە ئێمەش هەروەها دوای ئەوە هاوڕێیانی ئێمە مقابلەی خەڵکیانە کرد دانیشتن ئێمە هەروەها چوین لە بەینا دانیشتین لە خەڵک جیانە ئەبووینەوە ئێمە ئەوە نەبووین کە دەستەڵاتێکمان لەوێ گرت بێتە دەست ئێمە لەگەڵ خەڵکی ناڕازیە بووین و دەنگیشمان هەبوو ڕەنگیشمان هەبوو وا ئەزانم زۆرترین ئەو تارانە کە خوێنراوەتەوە و ڕێخستنی خەڵکو ئەمانە لە لای ئێمەوە بوو چیمان قەرداخی هەڵسوڕای بزوتنەوە یەکسانی خوازی ژنان و یەکێک لە بەشداربووانی حەبێ شوبات و ڕۆژاری دواتری سەرای ئازادی زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین زۆر سپاس بۆ ئێوە ئازیزان هوچانێکی تر دەدەین و پاشان لەگەڵ تایر حەسەن تاوتوی هەندێک لایەنی تری حەبێ شوبات دەکەین لەگەڵمان بمێنەوە ساحي تحريرة مبارك الذين قناة ساحي تحريرة مبارك الذين آزادی یەکسانی بۆ دەرەوە بارزانی آزادی یەکسانی بۆ دەرەوە بارزانی گوا بکوژانی ڕێژوان ئێوەی تاوانچیان گوا بکوژانی ڕێژوان ئێوەی تاوانچیان خەڵکی کوردستان بۆنی شۆرشیان کردووە ئەم شۆرشە نەوەکانی خۆی لە مەناو قازی و شێخ و دەرەبەگەوە وەرناگرێ نەوەکانی خۆی لە فەیسبوک ئەنتەرنێت زانکۆکان کارگەکان گەڕەکەکانی ئەم شۆرشە بۆ نان کار ئازادی دەسەڵاتدارەتی جەماوەریە بشی خۆ پیشاندان نەمان بۆ دەسەڵاتی سەرمایەداری جیهانی چونە دەرەوەی بارەگا چەکارەکانە هەڵۆشانەوەی هێزی میلیشیایە هەڵۆشانەوەی زێرفانە هەڵۆشانەوەی دەستگای زانیاریە دەستگای پاراستنە ئەمانە ئەگەر چەکیان لێ کەنی نازانن سیاسەت بۆ ئەوەی بتوانین ئەم ڕاپەڕینە بە ئامانجی خۆی بکە ڕاپەڕین هەموو پێکەوە بڵێن نان کار ئازادی ئەی ئەو کەسانی پەنجەتان لەسەر پەرەپیتکەی چەکەکانتان داناوە بەڵام ئایا دەزانن بۆچی ئەو دیوارە لە بینی ئێمەویەوەیە ئایا دەزانن لە کۆڵانێکا پێکەواژین ئێوە دەزانن ئەی چەکدارەکان ئەی هێزی پێشمەرگە ئەی ئاسایش ئێوە ئەزانن ئێمە دراوسێیەکین
ئێوە ئەزانن مناڵەکانمان لە مەکتەب لەسەر یەک کورسی دانیشن، ئێوە ئەزانن مناڵەکانی ئێمە و ئێوە یەک مامۆستایان هەیە، بۆچی وا دوورن لە ئێمە؟ بۆچی تەقەمان لێ یەکەن؟ هەتا کەی پارێزگاری لە دەسەڵاتێکەکەن؟ بەڵێ بینەرانی عزیز، بەرنامەی تایبەتمان سەبارەت بە حەڤەی شوبات و ڕۆژانی دواتری سەرای ئازادی بەردەوامە و ئێستاش تاهیر حەسەن یەکێک لە وتاربێژەکانی سەرای ئازادیمان لەگەڵە. تاهیر حەسەن، ئێوەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەمشەوی پێشەنگ تیڤیدا ئامادەن. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ تەماشاکەرانی پێشەنگ تیڤی. ماندوو نەبن. ئەم گرتە ڤیدیۆی کە ئێستاش لەم ئینسێرتەیە بینیمان، ئەو قسەی ئێوە کە یەکێکە لە پڕبینەرترین ڤیدیۆکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە دووەهەمین قسەی سەرای ئازادی بوو، پەیامێکی ئێوە بوو بۆ هێزە چەکدارەکان. ئەگەڕێتەوە بۆ 19 نیسان، کاتێک کە هێزە ئەمنیەکان خەریکن کۆتایی بە خۆپیشاندانەکان و ناڕەزایەتی سەرای ئازادی دەهێنن. ئەگەر بە کورتی لە زمانی خۆتانەوە ببیستین کە ئامانجی ئێوە و لەم پەیامەیەک بۆ هێزە چەکدارەکانی دەسەڵات چی بوو؟ ئامانجی منەوە بوو کە لە هەچی دەسەڵاتێک هەیە لە دنیادا یەک جەماعەتێکی زۆر کەم لەوانەی کە پارێزگاری لە دەسەڵاتێکی نایەکسان و دەسەڵاتێکی سەرکوتگەرەکەن، کۆمەڵێکی زۆر زۆر کەمن کە چارەنووسیان بەسراوە بە چارەنووسی خۆیانیان بە دەستی خۆیان گرێ داوە بە مانەوەی ئەو دەسەڵاتەوە. بۆ نمونە لە سەردەمی بەعسا کۆمەڵێکی تایبەتی لە حرەز جمهوری چارەنووسیان بە چارەنووسی بەعسەوە بوو، بۆیە هەتا سەد مۆخ دیفاعیان لێ کرد، بەعسیش هەچی ئیمکانات هەبوو ئەی خستە بەردەستیان. باقی ئەوەی ترکە پێڵێن جێیشی عێراقی، بۆیە منم زانی کە ئەو خەڵکەی کە هاتووە، ئەو ئاسایشانەی کە هاتوون، ئەو پێشمەرگانەی کە هاتوون، ئەوانە نین کە چارەنووسیان بەسراوەتەوە بە چارەنووسی یەکێتی و پارتیەوە یا لە ناز و نیعمەتا بژین خانەوادەکانیان، چونکە ئەمان بینین کە لەسەر جادەکان دانیشتن لەفەی قاورمەیانە خوارد، پارەیان پێ نەبوو. باشە ئەمان ویست ئەوانە بانگەواز بکەین کە ئەو خەڵکەی کە لەوێ دانیشتووە قسە ئەکا هەر ئەو خواستەی هەیە کە تۆش هەتە، ئەویش وەکو تۆ شیری بۆ مناڵەکەی نییە، ئەویش وەکو تۆ ئاوی نییە، ئەویش وەکو تۆ کارەبای نییە، ئەویش وەکو تۆ بێزارە لەم ژیانەی کە ئەم دۆزەخەی کە ئەمانە بۆ خەڵکیان کردووە داسەپانوە. ئەمان ویست کە ئەوان بێنینە پشتی خۆمان، پێیان بڵێن کە دیفاع لەوان مەکەن، گوڵ لێرێ وەرە لێرە سەما بکە. ئێمە ئەوان ئەو کەسانین کە دراوسێ یەکترین، مناڵەکانمان بەیەکەوە لە یەک مەکتەبە خوێنن، یەک مامۆستا دەرس بە مناڵەکانمانەڵێ. هەتا بە جۆرێک پێم وتم لە ڕوتانیە کە چوونەوە بۆ ماڵەوە بە مناڵەکانتان بڵێنەوە مانگێکە لە کوێن، ئەگە مناڵەکانتان لێیان پرسین لە ڕوتانیە بڵێن سەری ئەو گەنجانەمان بەکێ شەقە کرد، تەقەمانە کرد لەو گەنجانی کەیانوت ئەو گەنجانە ئەو خەڵکە خۆ پیشاندانەکە چی ئەویست؟ چی ئەویست لەوەی کە دەردی شێرکۆ بێ کەسەڵێ گرفانێکی بە حرمەتی هەبێ، کارەکە کریەکەی وەربگرێ، بێکارە حەقی بێکاری وەربگرێ، کارەبایی هەبێ، ئاوی هەبێ، لە کۆمەڵگەیەکە ئەم هەموو سەرەت و سامانە هەیە ئیمکاناتێکی هەبێ. لە ڕوتانیە بڵێن بە مناڵەکەت بڵێ یا بە دراوسێکت بڵێ تەقەم کردم خۆ پیشاندەرانە. بەهەرحاڵ ئامانجی ئێمە زۆر درێژین، ئێمە ئەوە بوو کە بیان هێنین ڕیزی خۆمان، چونکە بەڕاستی بەشێکن کوڕی خەڵکی کرێکا و زەحمە چێشن، ئەوانش گیریان خواردەوە بە دەست نەبوونی، بە دەست کرێخان و بەدەست ئەوانەوە. باوازمانەوە بوو کە بێن بۆ لای ئێمە، ئامانجمان یەشەکە، ئارەزومان یەشەکە، دیفاع مەکەن لە مشتێک، دیفاع مەکەن و خۆتان بەکوژ مەدەن بۆ مشتێک سەرمایەدار کە ئەگەر یەکێ لە ئێوە گیانی لە دەستبا، بەیانی مناڵەکە لە ترافیک لایتەکانە دەبێت جامی ئەو مەسئولانەی کە تۆ خۆتیان بۆ بەکوژدەی دەبێت جامی سیارەکانی ئەوان پاک بکەنەوە. کاری وان مەکە، وەرە بۆ لای ئێمە. ئەوە ئامانجی ئێمە. حەڤەی شوباتی 2011 دروست 20 ساڵ بوو پاش ڕاپەڕینە جەماوەریەکەی ساڵی 1990 و کۆتایی هێنان بە دەسەڵاتی بەعس لە
کوردستان بڵێن هەرێمی کوردستان و 20 ساڵ بوو پارتیوێکێتی دەسەڵاتیان هەبوو مەوەی کە باس دەکرا کە دەمێک بوو ئەخوازراکە کورد خۆی دەسەڵاتی خۆی هەبێت بەڵام حەوەی شوبات هەڵسانێکی جەماوەری بوو دژی ئەم دەسەڵاتە ئێوە چی جۆرە هەڵسەنگانێکتان بۆ هەیە بە تایبەتی کاتێک کە لە هەندێک بۆچوونی سەرانی دەسەڵاتداران و دەبیستین باز لە گێرە شێوێن دەکا باز لەو دەکا کە دەستی لە پشت بووە و یاخود کەمینەیەکی کەم بووە کە بە ژێر بەشەوەندێکی جیاوازەوە ڕۆیشتون لای ئێوە حەوەی شوبات چی سومبوڵێک و ئامانجێکی هەبوو ئەوەی کە ئەڵێ پشتی دەستی لە پشت بووە ئەوە کاڵی گوێرە شێوێن بووە قسەیە کە بەعسەی کرد و تا ئێستا ژێکێتی کات و پارتیژەی کات و وڵاتانی دەوروبەرەیکەن و جمهوری ئیسلامی و خامنەئی و هەموو ئەمانەی ڵێن ئەمە شتێکە هەر خەڵک بێتە مەیدان داوای حەقی خۆی بکە ئەمە دەستێکی لە پشتە و ئەمە قسەیەکە زۆر کۆنە بە بڕوای ئەزانی چۆنە یەک تۆ تەماشاکە چەند سانەوەی زۆڵمی قەومی لەسەر خەڵکی کوردستان لە مێژووی حکوومەتە یەک لە دوای یەکەکانەکە هەمیشە خەڵکی کوردستان هاوڵاتی دەرەجە دوو بووە وەکو کورد و زۆڵمێکی قەومی لێ کراوە وجا ئەنفال کراوە چزانم ئەو زمانی کە لە مێژووی ژیانی خەڵکی کوردستانە هەیە ناسیۆنالیزمی کورد بزوتنەوەی کوردایەتی سواری ئەم ناڕەزایەتیەی خەڵک بوو ئەم زۆڵمە قەومیەی خەڵکی کوردستان کە خەڵک لە بەرامبەر ئەم زۆڵمەیە بووی سواری ئەمە بوو کردووی بە دەزمایەکی سیاسی کردووی بە ئالتەرناتیوێکی سیاسی لەسەر ئەمە لە چێشمەچێش و ململانەیە بوو لەگەڵ ڕژێمی بەعسا تا یان شەریک بێ لە دەسەڵات بەشدار بێ لە دەسەڵاتە بۆ ئەمە وای کردبوو کە ئاسۆی بزوتنەوەی کوردایەتی کاریگەری هەبێت لەسەر تەواوی ناڕزایەتی و لەسەر بزوتنەوەی چینایەتی کرێکاران زەحمەتکێشان مامۆسایان هەمیشەش ئەیانوت با مەسەلەی میلی چارەسەر بێ با مەسەلەی نەتەوەی چارەسەر بێ ئەنجا باس مەسەلەی ژنە ئەنجا باس مەسەلەی کرێکارە ئەنجا باسی مەسەلەی کۆمەلگایەکی ئازاد و یەکسانە بەس با مەسەلەی دیموکراتی کورد حەل بێ ئەمە قسەیە بوو تەنانەت کاریگەری هەبوو و ئەم ئاسۆیە کاریگەری هەبوو هەتا لەسەر چەپی هەشتاکان و حەفتاکان بۆیە کە وەختێک ڕاپەڕین ئەبێ وەختێک ئەمانە دێن هەموو کەس خەڵش هەموو شتێکان لێ قبوڵەکەن ئەزانی مامۆستا ئیشێکرد بەبێ کرێ سەری ڕێز بۆ موچەنەوی مەکەن وەختێک بەعز ئیدارەکانی لە کوردستانە کێشایەوە و هیچ مەعاشیە نەبوو نەود نەبوو ئاو نەبوو خەڵک تایلاسی کێسووتان لە ماڵەوە قەیناکە بەس بەعز نەبێ قەیناکە بە ئەمانە وازیان لێبێنین بە تازە هاتوون حکوومەتی خۆمانە فلان هەموو ئەوانە چەندین ساڵیان لەمانە بڕێکی تەماشایان کرد خەڵک بەو نەتیجەیە گەیشتن وژدە خۆیان لەژێر هەژمونی ئەم شتە دەریەنا کە بابە بۆژوایە تۆ نە ئیمکاناتی هەیە نە بەکارەباو هەیە نە ئاوت هەیە ئەمانە کە هاتوون جارێ هەر لە ڕێوە بۆ حەچی سەربەت و سامان و تەکنەلۆژیا و ئیمکانات و حەزارەتێک لە مەجای بینایە لە مەجای خزمەتگوزاریە لە مەجای کارەبایە لە مەجای پزیشکیە هەمویان ئاودی و کرد و کردیان بە بەدیوی ئێرانە و هەمویان برد و دەستیان تۆ بەسەر سەربەت و سامانی کۆمەڵگەیە و هیچ کاتێک لە خەیاڵی ئەوەیانین کارەبا ئەو مەکتەب پێداویستیەکانی ژیانی خەڵک ئەمنیەت ئاسایش بۆ خەڵکداری بکەن تا لە هەرچەنە تۆزێ زۆری خایە تا لە حەوەی شوباتە و لە چوارچێوەی هەلومەرجێکی منتیقەیە کە شۆڕشەکانی میسر و تونس هێنابێ پێشەوە و لە ماوەیەکی کەمە دوودانە حکوومەتی وەکو حکوومەتی تونس و میسری ڕوخان ئەو قودرەتە جەماوەریە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تای شۆڕشی گرت ئەوی کە پێڵێن بەهاری عەرەبی لە چوارچێوەی ئەم هەلومەرجەیە خەڵکی کوردستانیش وەختێک ئەم هەلومەرجە شۆڕژگێڕانەی لە ناوچەکەیە بینی و بۆ پیرۆزباییکردن لە خەڵکی میسر و تونس هاتە مەیدان و ئیتر بەیەکێتی و پارتی وت من بسووتنەوەی کوردایەتی و عەرەبایەتی بۆژوازی کورد بێ بۆژوازی عەرەب بێ یەک شتە یەک ئامانجیان هەیە بۆیە خاڵی درەخشانی ینی دەستپێک کۆتایی هێنان بوو بە مێژوویەکی پێشووتر کە مێژووی لەژێر ئەسارەتە ڕاوەستانی ئوفقی بزوتنەوەی کوردایەتی و مێژوویەکی تازەی دەست پێ کرد بەرامبەر بە حکوومەتی خۆمان حکوومەتی خۆماڵی حکوومەتی کوردایەتی ئەمە خاڵە درەوشانەکەی بوو و ئەمە هەستانەکەی بوو تەبعەت بەبێکەم و کوڕی نییە بەڵام یەک مێژووی پێشووتری کۆتایی پێهێنا سەرەتای یەک مێژوویەکی تازەی دەست پێ کرد کەواتە ئێستا ژەی بینین هەر درێژەی هەیە
لەو سەردەمەدا کاتێکە حەڤەی شوبات ڕوویدا تەنها 2 ساڵ بوو کە هەڵبژاردنەیەکی پەرلەمانی کوردستان کرابوو و بۆ یەکەم جار بوو کە چەند هێزێک بووبوونە ئۆپۆزیسیۆن لەو کاتەدا حیزبێکی تازە بوو بە ناوی بزوتنەوەی گۆڕانەوە هەروەها یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی ئەمانە پێیان دەوترا هێزی ئۆپۆزیسیۆن لە کوردستاندا لەبەرەوەی کە لە بەشداری حکوومەتیان نەکردبوو. ڕۆژی حەڤەی شوبات کاتێککە خۆپشاندانە جەماوەریەکە دەبێت بۆ پیرۆزبایی لە گەلی میسر لە سەرای ئازادی و دواتر هەندێک لە خۆپشاندەران دەچنە بەردەم لەقی چوار و مەڵبەندی یەکێتی و بەردباران دەکەن تەقە لە خۆپشاندەران دەکرێت و کەسێک دەکوژێت و چەند کەسێکی تریش بریندار دەبن. حیزبە سیاسیەکان هەڵوەستی خۆیان دەدەن. با لێرەدا تەماشای هەڵوەستی بزوتنەوەی گۆڕان بکەین کە لە بە ئیمزای ڕێکخەری ئەو سەردەمە نەوشیران مستەفاوە لە کەناڵی کێنێنەوە بڵاوکرایەوە بە یارمەتی ئێوە تەماشایەوە بکەین و دواتر قسەی لەسەر بکەین. هەندێکلایەن خۆپشاندانی ئەمڕۆی سلێمانییان ڕێکخست کۆمەڵێک ڕووداوی ناخۆشی لێکەوتەوە. ئێمە لە کاتێکدا بە توندەی دانەی هەموو جۆرە پەلامارێک وەسەر بارەگا و شوێنە فەرمیەکان دەکەین ئەو ڕاستیە دووبارە دەکەینەوە کە ئێمە بزوتنەوەیەکی سیاسی مەدەنین کا بە هیچ شێوەیەک بڕوامان با توندوتیژی و هێرشکردنە سەر هیچ بارەگا و شوێنێکی فەرمی نییە و پاراستنی یاساییش و ئارامی وڵات بە یەکێک لە ئەولەویەتی خۆمان دەزانین. لەمڕۆ بزوتنەوەی گۆڕان ئامادەی خۆی بۆ هاوکاری دەستگا فەرمیەکان ڕادەگەێنێت داوا لە هاوڵاتیانی کوردستانیش دەکەین بە گیانێکی بەرپرسیارانەوە ڕەفتار بکەن و ڕێگە نەدەن هەندێک کەسی گێرە شێوێن ئاسایش و ئارامی وڵات بخەنە مەترسیەوە. نەوشیروان مستەفا حەڤەی 2 2011. بەڵێ ئێمە ڕوونکردنەوەی نەوشیروان مستەفا بوو لە ڕۆژی حەڤەی شوباتی 2011 واتە دروست ئەو ڕۆژەی کە ڕووداوەکان تێدا ڕوویدا و لە کەناڵی کێنێنە بڵاوبووەوە. بەیاننامەکانی دوو حیزبەکەی تری ئۆپۆزیسیۆن زۆر نزیکایەتی هەبوو هاوکاتی ئەم ڕوونکردنەوەی نەوشیروان مستەفا بوو. لەو کاتەدا هەندێ بزوتنەوەی گۆڕانجەی ئومێدی زۆرێک لە خەڵکانە بوو ڕوبەڕووی ڕەخنەبوویەوە کە ئەمە چۆتە پاڵ هێزە ئەمنیەکان وە پشت دەکاتە خۆپشاندەران. بەڵام بەشێک بۆ من لە ڕۆشنبیران کە نزیک بوون لە بزوتنەوەی گێڕانەوەیان ئەمە بەم شێوەیە تەفسیر ناکرێت. تەفسیرەکەی هەڵەیە گەر وای تەماشاکەی پشتی کردوێتە خۆپشاندەران و لە پاڵ دەسەڵاتە دەوەستێت. ئەم لێدوانە تەفسیر هەڵەگرێت یان ئەگەر هەڵێگرێت ئێوە چی تەفسیرەکان بۆی هەیە؟ من ئەو کاتیش کە دوایەوەی کە سەرای ئازادی داگیرکرا لە بەرنامەی تاوتوێ لە کەناڵی NRT وتم یەکێتی و پارتی حەقی وایە زۆر 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 سوپاسی بزوتنەوەی گۆڕان بکەن چونکە بزوتنەوەی گۆڕان توانی ئاسۆی خۆی کا بە ئاسۆی ئەو بزوتنەوەی حەڤەی شوبات و سەرنجام قەتیسی بکات لە سەرای ئازادیە و سەرنجام ڕێگە بگرێ بە هەر جۆرێک ڕێگە بگرێت لەوەی کە ئەو بزوتنەوەی تەبدیل بێ بە شۆڕش و بە هەسانی جەماوەری سەراسەری کوردستان بگرێتەوە بەوەی کە توانی تەوەهم و خۆشخەیاڵی ئەو بزوتنەوەیە تەمەڕلیشەی هەبوو ئەو بزوتنەوەی کە بۆچی چوو بە لای بزوتنەوەی گۆڕان بەڵام بەڕاستی منەمە هەر ئەو کات وتم کە حەقی وایە سوپاسی بکات چونکە ئەوەی کە شکستی بەو بزوتنەوەی هێنا بزوتنەوەی گۆڕان بوو. خۆی لە زمانی نەوشیروان مستەفاوەڵێکە ئێمە ئامادەی هەموو جۆرە هاوکاریی هێزە ئەمنیەکانی یعنی هاوکاری هێزە ئەمنیەکان یانی چی؟ ینی هاوکاریان بۆ سەرکوتکردنی ئەوانەی کە هاتوون کە خۆ دیاریشە بە دیێرە شێوێن ناویانە بە. بۆیە ئەمە هینەکەیەتی ئەو کات هینێک هەبوو ئەو کات تێزێک هەبوو کە بزوتنەوەی کوردایەتی و ئەوانی کە لە ناڕازی بوون بە ئەو ناسیۆنالیزمە و ئەو ڕۆشنبیرە ناسیۆنالیستانی کە ناڕازی بوون بە دەسەڵاتی یەکێتی و پارتی تێزێکیان هەبوو کە بۆیان دەسەڵاتە وایە لەبەرەوەی ئۆپۆزیسیۆن نییە. ئۆپۆزیسیۆن یعنی ئەوەی کە تۆ مراقبی بەسەر دەسەڵاتەوە. ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی کارا دروست بێ ئەتوانێت دەوری ببێ لە چاکردنی یەکێتی و پارتیە و ئەمە دەوری بوو لەسەرەوەی کە بتوانێت نەخشی ببێ لەسەرەوەی کە بزوتنەوەی گۆڕان بتوانێت وەکو ئۆپۆزیسیۆنێک جێگە و ڕێگەیەکی بەهێز پیا بکات لە نێو بزوتنەوەی حەڤەی شوباتە هەرچەنە لە زمانی ڕئیسەکەشیانەوە دژی بوو لە ئەوە ڕۆژەوە بەڵام توانی جێگە و ڕێگەیەکی زۆر بگرێەوە سەرنجام لە ئاسێکی فراوانە و خۆی و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی بتوانن سوکانی ئەو بزوتنەوەیە بگرنە دەست. هۆیەکەی گەڕێتەوە بۆی کە ڕیشەی هەبوو لە نێو خودی بزوتنەوەکەیە کە ئەو بزوتنەوەیە تەنیا ئەیویزی تۆڵە بکاتەوە لە یەکێتی و پارتی بەس یەکێتی ئەوەی کە ئێستش جۆرێک
بە جۆرێ لەم لاولایی بیستی بەس یەکێتی و پارتی نەبێ بەس یەکێتی و پارتی نەبێ هەچ کەسێکی کە یەقەی ناکە ئەمە توانی سەرنجام شکست بێنێ بەو بزوتنەوەی و بیکا بە مەجموعەیە کورسی پێ بچێتە پەرلەمان و ئەنجا حکوومەتی مشتەرەک دروستکەن لە یەکێتی لە پارتی لە یەکگرتو لە کۆمەڵ لە بەسمەوەی خوێنی ڕاوی بزوتنەوەی هەفتەی شوبات و ماندووبوونی هەفتەی شوباتیان کرد بە کۆمەڵی کورسی پێیچوونە حکوومەت و دوایش نەوشیبان مستەفا وتی هیوادارین دوای کە چوونە حکوومەت وتی هیوادارین 4 ساڵی ئارام لە دەسەڵاتدارەتی لە کوردستانە بە حزوری ئەوان 4 ساڵی ئارام و شەقامی ئارام لە کوردستانە بەڕێبکەین لە دەسەڵاتدارەتیە 4 ساڵی ئارام یان 4 ساڵی سەرکوت خنکاندنی دەنگی ناڕازی کوشتنی ڕۆژنامەنووس فراندنی دانە بەرشەقی مامۆسای ناڕازی 4 ساڵی ئارام یعنی ئەوە یعنی سەرکوتکردنی هەر جۆرە دەنگێک کە ببێت بە هەر حاڵ مەبەسمەوەیە ئاوا هات لە پێشا دژی بوو دوایی هات دوایی چوونە حکوومەت کردیان بە کورسی ئەو ئیستراتیجیکە و کاتێ دوای قسەی لێ بکەین ئیستراتیجیەکەیان شکستی خوارد بۆ ئێستا بزوتنەوەی گۆڕاندا هەمووی هەڵوەری و هیچی نەما ئەمڕۆ دروست 11 ساڵە کە بەسەر ڕووداوەکانی هەفتەی شوباتدا تێدەپەڕێت کارەگەرەکانی ئەو ڕۆژگارانە و ئەو هاتنە مەیدانە و ئەو خەڵ درخشانانی کە ئاماژەتان پێگیر بەسەر ڕۆژگاری ئەمڕۆوە لێرە بە دواوە چی دەبێت بە بۆچوونیەوە من وتم هەموو جۆرە هەستانێکی جەماوەری ئەبێت بە بەشێک لە مێژووی ناڕەزایەتی ئەو کۆمەلگەیە کرێکاران زەحمەت کێشان مامۆسایان ئێستا من پێشووتر وتم هەفتەی شوبات دەستپێکردنی یەک مێژووی تر بوو ئەو مێژوەیە کە تا ئێستا درێژەی هەیە بە ئەشکالی جۆرا و جۆر 2 ساڵ پێش ئێستا تۆ خۆت بینیت بارەگای هەموو حیزبەکانیان بە بزوتنەوەی گۆڕانیشەوە سووتان تبدیل بووە ینی ئەگەر یەکێک بپرسێت ئەمەی کە ئێستا ڕوخاندنی دەسەڵاتی یەکێتی و پارتی خواستی سەراسەری هەموو خەڵکی کوردستانە ڕیشەکەی لە بزوتنەوەی هەفتەی شوباتەوە دەست پێەکە لەو پێشتریشەوە کە ناڕزایەتی جۆراوجۆر بە دەسەڵاتی بزوتنەوەی کوردایەتی بووە بۆیە دەرس و تەجربەکانی چ ئەوانەی منفین چ ئەوانەی مثبتن چ باشەکانی چ خراپەکانی دەبێ دەرس و تەجروبەی زۆر بەهێز و نەخشەمەند بن لە خەبات و ناڕزایەتی لێرە بەدووە چونکە بزوتنەوەکە هەر بەردەوامە قەڵەشتی چینایەتی قۆڵتر بۆتەوە خەڵکی لە چاو هەفتەی شوباتە هەژارتر بووە خەڵکی لە چاو هەفتەی شوباتە بێمافتر بووە ئازادی سیاسی لە چاو هەفتەی شوباتە بەرتەسکتر بووەتەوە کوشتنی ژنان لە چاو هەفتەی شوباتە زۆرتر بووە فراندنی ڕۆژنامەنووسان و سەرکوتی زۆرتر بووە لە بەرامبەردا ناڕەزایەتی سەراسەری تر بۆتەوە لە بەرامبەردا ئەو تەلیسمی دێو ئاسایی کە پارتی هەیبوو کەس نەیەتوانی لەژێر دەسەڵاتی ئەوە دەنگ هەڵبێنێ ناڕەزایەتی و هاتو هاوار و هاتنە مەیدانی خەڵکی کرێکار و زەحمەت کێش و لاوان و خەڵکی دەستن وە مامۆسایان تەلیسمی جەبەروتی پارتی شکانووە ئەمە وای کردووە لە ترسیەوەیان هەیە لەم ئینتیخاباتە بێتەوە لە سا ئەوەی کە لە عێراقا بەشداریان نەکرد زۆر لەوە زیاتر بێ تا ئەو ڕادەی کە خودی بافڵ تاالبانیەڵێ خەڵک تااقەتی نییە لە تەلەڤیزۆنەکان و سەیری ئێمە بکە خەڵک بێزی نایە بێتە سەر سنووقەکانی دەنگدان ئەم ئاعترافێکی زۆر واقعیە لە دەموچاوی هەموو ناڕەزایەتیەکانی خەڵکی کوردستانەوەی بینێ بۆیە هەفتەی شوبات نەخشی هەیە لە نێو ئەمانەیە بەڵامی تر دەبێ ئێمە وە کەسانێک کە دەوریان هەیە لە نێو کۆمەلگا و لە نێو خەڵکە دەوریان هەیە لە بەڕێوەبردنی ئەم ناڕەزایەتیان ڕاهبەرانی کرێکاران ڕابەرانی مامۆستایان ڕابەرانی خوێندکاران ڕابەرانی بەشە جوراوجۆرەکانی کۆمەلگا ڕابەرانی بێکاران ڕابەرانی ئەوانی کە خاوەنی پێداویستی تایبەتن بەشە ژنان بەشە جۆراوجۆرەکانی کۆمەلگا دەبێت دەرس و تەجربە لە هەفتەی شوبات وەربگرێن لەکوێ بۆ لە دەستیان سەمین بۆ نەوان برد هەتا سەر بۆ ڕێگەکانی چی بوون چونکە دەبێەوە بزانی هەر بزوتنەوەیەک و هەر هەستانێکی جەماوەری شکست بخوا دوایی هەستانەوەکەی زەحمەتە بێت ناڵم نابێ زەحمە دەبێت زۆرە خایە بێ تەلەفاتەکەی زیاترە هێزی زۆرتری ئەوێت تا جارێکی کە پڕ دەکاتەوە هێزی زۆرتری ئەوێت تا جارێکی کە ئومێد بە شتێکی کە پێیاکەم خەڵکی کوردستان لە هەفتەی شوباتە
ئومێدیان بە یەکێتی پارتی نەما بوو بەڵام ئومێدیاندا بە بزوتنەوەی گۆڕان وتیان بەشکم ئەمە بتوانێت شتێ بکە چونکە ئیدعای گەورەیە کردەوەی پەرلەمانەکەین بە پەرلەمان موسسات لە کوردستان دروست دەکەین پێشمەرگە لە دەستی ئەحزاب دەرەهێنین هێزی چەک لە دەستی ئەحزاب دەرەهێنین پەرلەمان لە دەستی ئەحزاب دەرەهێنین دەستور جێبەجێ ئەەکەین پۆلیس ینی انتخاباتەکانە بێ بە انتخابات هەموو سێکتەرەکانی ژیانی کۆمەلگا و حکوومەت هەموو یەکەین بە سێکتەری حکوومەتی و دادگا و حکوومەتی تەنفیزی و بڵێن دەسەڵاتی تەنفیزی و دەسەڵاتی تەشریعی و دەسەڵاتی قەزایی لە یەکجیاکەینەوە و بەبەستمەوەی هەموو ئەمانیانەکە خەڵک ئومێدی بەس بەم بزوتنەوەیە بەشکم ئەمە بتوانێت کارێ بکە بۆیە بە ئاسانی وەختێک ئوفق و ینی ئاسۆی بزوتنەوەیەک ئاسۆی شکستی خوارد لە دەست بزوتنەوەیەک بە ئاسانی جارێکی کە ئاسۆی خۆی نایە بە بزوتنەوەیکی تر بۆیە زەحمەتە بێ بۆ پڕاستکردنەوە بۆیە دەبێت لە هەر هەنگاوێکە ئەینین بۆ حەڤی شوبادیا بۆ هەر شتێکی تر دەبێت دەرس و تەجربەکانی زۆر باش بزانین لە کوێ موشکیلەمان چییە زەعفەکانمان لە کوێیە زەعفی بەرامبەرمان چییە نقطە قووەتەکانمان چییە ئەمانە زۆر زۆر مهم و حیاتین بۆ هەنگاوی دواتر کاکرێ باسی کرد هەڵبەت زۆر بابەتی تر هەیە لە پێن بە حەڤێش و باتەوەکە ئەکرێ باسییان بکەین بەڵام ئەگەر من وەختێکی کەم مابێتەوە بیدەم بە ئێوە ئەگەر خۆتان بابەتێکی گرنگ مابێت و بە گرنگی بزان ئاماژە پێ بدەن فەرمون بە کورتی زۆر سپاس من شتێک دەڵێم وەکو دەرس و تەجربەیەک کە هەر لەوێ لە سەرای ئازادی وتم ئێستا لەوێ لێرە ئەمە دووبارەی کەمەوە چونکە پێویستیمان پێیەتی جارێکی کە بۆ بزوتنەوەی بۆ بەیانی ئەوژەوەیە کە دەرسێک حیاتی ترین دەرس کە بتوانین لە حەڤەی شوبات وەریگرین ئەوەیە کە لەوێش وتم خەڵکینە هاتنە مەیدانی جەماوەری جەماوەر هەمیشە لە هەموو شۆڕشێکە لە هەموو نەبەردێکە لە هەموو خڕۆشانێکە کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی دەستەنگ زەخیرەی ئەو خۆپیشاندان و هاتنە مەیدانە هەمیشە لە نەبوونی کرێ ناڕازیە لە کەمی کرێ ناڕازیە لە ئاو لە کارەبا لە خزمەت گوزای لەمانە ناڕازیە بۆیە هەموو خڕۆشانێک و هاتنە مەیدانێکی جەماوەری زەخیرە عەزیم و گەورەکەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و دەستەنگی و کۆمەڵگەیە بەڵام ئەمە کافی نییە بۆ سەرکەوتن چونکە تا مێژووی کۆمەلگەی بەشەری لێوان لێوە لە خۆپیشاندان لێوان لێوە لە هاتنە مەیدان لێوان لێوە لە مانگرتن لێوان لێوە لە حکوومەت ڕووخاندن ئەگەر ئەو بزوتنەوەی لە دەوری ئاسوویەکی ڕۆشن و پلتفۆرمێکی ڕۆشن نەژواتە پێشەوە چکە تۆ بەس بەتەنیا تۆنیت لە ساحەکەیە پڕە لە ئەحزابی بۆ ژوازی جۆراوجۆر لە ساحەکەیە ئەگەر تۆ نەیبەی ئەوانەی بن ئەگەر تۆ ئاسۆت ڕۆشن نەبێ ئەوانەی بن ئەوان ئاسوخوانەکەن بە ئاسۆی بزوتنەوەکە پاشان ئەو بزوتنەوەی دەبێ حیزبێکی پێشڕە و ئەو بزوتنەوەی ئیعتیماد بە حیزبێکی پێشڕە بکە و ئەو حیزبە پێشڕەوە لە نێو دڵی ئەو بزوتنەوەیە بێ بۆی بتوانێت لە تەنگژە و چێشمەکێش لەسەر دەسەڵاتی سیاسی ئەو حیزبە ئەو بزوتنەوەیە بەرەو پێش بەرێت هەنگاو بە هەنگاوەکانی سەرکەوتنی بۆ دیاری بکە کە پێک هاتبێت لە ڕەهبەرانی ئەو بزوتنەوەیە ئەگەر ئەمەت نەبێ ئەتوانی 1001 قارەمانەتی پیشان بی دەتوانی قەڵای دەسەڵاتی یەکێتی و پارتی بڕوخێنی بەڵام ئەوەی کە لە دوای ئەوە دێت چی ئەگەر تۆ خۆت حاضر نەکرد بێ بۆ ئەوەی لە دوای ئەوە دێ ئەیبەن خەڵکی کە ئەیبە هێزێکی کەیە بە دەموچاوێکی ترەوە یەت لە دەستی تۆیە سەنێ وە سەرنجام ئەو هەموو قارەمانێتی و ئەو هەموو خۆپیشاندان و ئەو هەموو گیانبازیە کە بزوتنەوەکەی تۆ کردوێتی هەر هەموویە بێ بە دەزمایەک ئەوان پێچنە دەسەڵات بۆیە ئەوەی کە ئاسۆی ڕۆشنی ئەو بزوتنەوەیە مەرجی سەرکەوتنیەتی کە لە دەوری حیزبێکی سیاسی دەبێت کۆ ببێتەوە ئیعتیمادی پێ بکە خۆیان بێهی خۆیان بێت حیزبی خۆیان بێت بەبێ حیزب تۆ تەماشاکە شەو ڕۆژەمانە قسە لەسەرەوەکەن کە نابێ حیزبایەتی بکەیت نابێ حیزبایەت عەبدولەتیف سەلەفی بەس پارەی یەک شت وەرەگرێ لە پارتی یەکەم بڵێ حیزبایەتی شتێکی حرامە و بڵێ حکوومەتێک ئەگەر مسلمان بوو ناڕزایەتی بەرامبەری حرامە فقط ئەمە دوویش ئەم دوویشەی هەیە بۆ ئەمە پارە وەرەگرێ بۆ ئەمە سەتەلایتی هەیە بۆیە دەبێ ئەو بزوتنەوەیە لە دەوری ئاسۆیەکی ڕۆشن پلتفۆرمێکی ڕۆشن و حیزبی خۆی کە خۆی کە ئیعتیمادی بەو حیزبە کردبێ و ئەو حیزبە لە نێو دڵی و بزوتنەوەیە بێ تا ڕێگەکانی سەرکەوتنی لە شەڕی چێشمەکێشی دەسەڵات و ئالتەرناتیوان نیشان بە ئەمەی نەبێ شانسی سەرکەوتنی نییە توانێت حکوومەتێ بڕوخێنێ
ئەتوانێت بیڕوخێنەوە حکوومەتی میسریان ڕوخان سیسی هاتووە وردە خەریکی هەموو سەرکوتکردنی هەموو ڕەهبەرانەیە کە پێشووتر حکوومەتەکەی سیسییان ڕوخاندووە. دایر حەسەن زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی تایبەت بە حەڤەی شوبات بەشدار بوو لەگەڵمانە. زۆر سپاس بۆ ئێوەش. ئازیزان بەرنامەی تایبەتمان سەبارەت بە حەڤەی شوبات لێرەدا کۆتایی دێت تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بوو هەرشاد و سەرکەوتوو بێت.